بەشێک لەو ماتۆڕسوارانەی ڕێگریان لە گەشتیاران کردبوو لە کەلار دەستگیر کراون. بێ بەنزینی کێشەیەکە جگە لە هەرێمی کوردستان ئێستا ڕووی لە شاری کەرکوکیش کردووە. سڵاوتان لێبێت. لەو ماتۆڕسوارانەی لە ناو شاری کەلار ڕێگریان لە گەشتیاران کردبوو، حوتیان دەستگیر کراون و قەرارە هەموو ئەوانەی دەستیان لەو کارەدا هەبووە قۆڵبەست بکرێن. شەوی ڕابردوو چەند ماتۆڕسوارێک لە ناوەڕاستی شەقامێکی کەلار ڕێیان لە چەند پاسێکی گەشتیاران گرت و داروبەردیان گرتە پاسەکان. هەردوای ڕووداوەکە دوو لە شۆفێر پاسەکان چوونە بنکەی پۆلیسی گەرمیان و سکاڵایان تۆمار کرد. دواتر ئاسایشی سلەیمانی ڕاگەیاند پاش کۆکردنەوەی زانیاری و بە دوواداچوون توانیویانە لە ماوەیەکی کەمدا ماتۆڕسوارەکان دەستگیر بکەن. هێشتا پاڵنەر و هۆکاری پشتی ڕووداوەکە ڕوون نییە. بە پێی زانیاریەکانی 1964 سەرەتا حەوت لەو گەنجانە دەستگیر کراون و ئاسایش و هێزە ئەمنیەکان دەیانەوێت بە لێکۆڵینەوە لەو چەند کەسە ئەوانی دیکەش دەستگیر بکەن. پەتای سەرەگرتن بۆ بەنزین کەرکوکیشی گرتەوە دوای ئەوەی بەغدا 300,000 لیتر بەنزینی ڕۆژانەی شارەکەی بڕیوە. 1964 لەسەر چاوێکی تایبەتی ناو کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکانی کەرکووک ئەوە زانیوێتی جاران کەرکووک ڕۆژانە بڕی 1,900,000 لیتر بەنزینی حکومی وەرئەگرت و لە 90 بەنزین خانەش دابەشیە کرد. بەڵام وا چەند ڕۆژێکە بە بیانووی جەنگ و خەیرانی بەنزین لە شارەکانی دیکەی عێراق بەشە بەنزینی کەرکووک بۆ 1,600,000 لیتر کەم کراوەتەوە. لە کەرکووک 350,000 ئۆتۆمبیل بە کۆبۆن بەنزین وەرئەگرن. سەرەڕای ئەوەش نزیکەی 25,000 ئۆتۆمبیلی دیکە کە پێشتر بە غازی LPG ئیشیانە کرد ئێستا بەهۆی نەبوونی غاز بەنزین بەکارهێن و ئەوە شوای کردووە کەمی بەنزین لەو شارە سەر هەڵبدات. هەرچەندە بەهار زۆری بەبەرەوە ماوە بەڵام گەرمایەکی تاقەت پڕووکێن بەڕێوەیە. لەگەڵەوەشدا پەتایەکی وەرزی بڵاو بۆتەوە بۆی ئاگاتان لە خۆتان بێ و خراپ توش ئەبن. پشتیوان عەلی کەشناسە شارەزاکەی کوردستان بە 1964 وت لە ڕۆژی دووشەممەوە پلەی گەرما لە کوردستان خانەی سیەکان جێ ئەهێڵێت و لە هەر چوار پارێزگاکە لە نێوان 31 بۆ 38 پلەی سیلیزی تۆمارەکرێت. جگە لە ناوچە فێنکەکانی وەک حاجی هۆمەران و پێنجوێن کە پلەکانیان لە 22-27 پلە ئابن. ئەوەی جێی دڵخۆشیە گەرماکە کاتیە و تەنیا چەند ڕۆژێک ئەخایەنێت. دواتر لە دەوروبەری 25 ئەم مانگە شەپۆلێکی دیکەی بارانباری نەگاتە کوردستان و کەشەکە فێنک و تەڕ ئەبێتەوە. لە کەشێکی بەهاری و دڵگیردا شاخەوانانی تەچێ و بازیان خۆیان گەیاندا لووتکەی شاخی هەڵگورت. شوان بابان یەکێک لە شاخەوانەکانە بە 1964 وت دوێنێ هەینی کە خەڵک بۆ گەشت و سەیران ڕوویان لە دەشت و دەرکرد بوو ئەوان دۆڵ و شاخە سەختەکانی چیای هەڵگوردیان هەڵبژارد و بەچوون و گەڕانەوەیان بۆ لووتکە شاخەکە زیاتر لە 9 کاتژمێریان پێچووە. شاخی هەڵگورت لە دەڤەری باڵەکایەتی یەکێکە لە چیا سەرکەشەکانی کوردستان کە بەرزیەکەی لە ڕووی دەریاوە 4607 مەترە و 4 وەرزی ساڵیش بەفری لێ نابڕێت. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم لە ڕۆژ ئاوای کوردستان کە ماوەی نزیکەی هەفتەیەکە کێشەیەک دروست بووە، کێشەی زمانی کوردی لەسەر تابلۆ فەرمیەکانی ڕۆژ ئاوای کوردستان. تابلۆکە لە کۆشی دادوەری شاری حەسەکەیە. پێشتر ئەو تابلۆیە بە 3 زمان بە شێوەیەکی فەرمی لەسەری نووسرابوو، ئەوی زمانی کوردی، ئینگلیزی، عەرەبی. زمانە کوردیەکە بە پیتی لاتینی لەسەری نووسرابوو بەڵام کە بەیانی خەڵک هەڵ ئەستێن لە خەو ئەبینن تابلۆیەکە دانراوە و بەڵام زمانی کوردی لەسەر نەماوە. ئەمەش دیارە گەنجە خوێنگەرمەکانی ڕۆژ ئاوای کوردستان بە تایبەتیشی لە شاری حەسەکەی تووڕە کرد بوو ئەوان داکۆچی لە زمانی باب و باپیرانیان ئەکەن بۆیە تابلۆکەیان لێ کردەوە. دیسان تابلۆکە دانرایەوە لەلایەن دەسەڵاتدارانی کۆشی دادوەری، هەم دیسان زمانی کوردی لەسەر نەنووسرا بوو. ئەمڕۆ بۆ سەیەم جار ئەو گەنجانە هەڵیان کوتابووە سەر ئەو باڵەخانەیە و جارێکی تر ئەو تابلۆیان لێ کردەوە. دیارە ئەوە کێشەیەکی گەورەیە گەنجانی کورد داکۆچی لە بوونی خۆیان و زمانی کوردی
خۆیان ئەکەن بەڵام وەکو پێویست لەلایەن دەسەڵاتدارانی سووریاوە ئەوە لە بەرچاو نەگیراوە. ئەبێ چاودێری بارودۆخەکە بکەین بزانین لە ڕۆژانی داهاتوو ئایا ئەو تابلۆی کە لەسەر کۆشتی دادوەری لە شاری حەسەکەدا ئەندرێت بە زمانی کوردیەوەدا ئەندرێت یاخود سوور ئەبن لەسەر ئەوەی کە زمانی کوردی بە شێوەیەکی فەرمی لەسەر تابلۆ فەرمیەکانی وڵاتی سووریا نەهێڵدرێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش.